ناوچەکانی کاکەی وەکو ناوچەکانی تری کوردستان و عێراق دووچاری ئاوارە و دەربەدەری بووە. دوای شانزەی ئۆتۆبەر پێشمەرگە نەما لە ئیرانە کورد گشتی ڕۆیی نەمەن گشتی خراپە کریان ڕمیار گشتی تەواو. یەکەم جار قۆناغی تعریبکردنی زێوزاری کاکەی لە حەویجەوە دەست پێکا کە دەشتایەکانی حەویجە بە دەست کاکەیەکانەوە بوو. چی دێی کاکەی هەیە سنوورە لەگەڵ عەرەبە. لە هەفتاکانیش و لە هەشتاکانیش و تاکو ئێستاکەیش ئەوەی کەوان لەم ئاواییە لەم ناوچەیە گەورە بووە ئیسە زۆربەیان نووسری باشن. مامۆستاکان هەوڵ ئەدەین ئینشاءڵڵا پەی خوێندنی کوردی نەفوتێ لەم شارە. چەندین جار دەرفەت هاتووە بۆ دامەزراندن بە 1000 ناو بە 2000 ناو 3000 ناو کە ناوەکان دێتەوە زۆربەی ناوەکان ئەبینین لە نەتەوەکانی تر. من خۆم لە زەنقڕ بیمارمان ئیسەش ماڕمان مەنیە لە زەنقڕ خانگەکانمان مەنیە لە زەنقڕ ماڕ باوکم مەنیە ئەی چی بکەم براگەم چ قوڕێ بکەم من ئیسا بەرەوەی خەڵکەکەی هەمووی بەعام کووردە ئەناڵێن بە دەرس ینی کەمی خزمەت گوزاریەوە. تا چاو بڕکات زەوی بەپیت و کێڵگەی پڕبەرهەم تا چاو بڕکات نیشتیمانێکی هەمیشە داگیرکرا و خاکێکی بە زۆر زەوت کراو بە درێژایی مێژوو ئەم ناوچەیە دەگمەن کاتێکی هێمن و ئاسایش و ئارامی بەخۆیەوە دیوە بەڵام کاتێک پێیە گوزەرەکەیت ڕوخسارەکان لە بری ڕق و تووڕێیی پڕن لە زەردەخەنە و میوان دۆستی دەرگاکان هەمیشە کراوە بڕووی میوانەکاندا و ماڵەکان پڕ لە خانەخوێی سروشت و مرۆڤ و ژیان دۆست ئێرە گوندە کاکەیەکانی سنووری شارۆچکەی داقووقە مێژووی دروستبوونی ئەم گوندانە دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 200 ساڵ لەمەوبەر تیایدا کاکەیەکان هاوشێوەی ئێستایان کوشت و کاڵ و ئاژەڵداری کار و پیشەی سەرەکیان بووە جوگرافیایەکی ئارام و ئاوەدان و شاڕێیەکی سەرەکی بەستنەوەی شارەکانی دیکە بەیەکەوە ئەم گوندەی ئێمە گوندی عەلیسەرایە لە مێژووە گوندێکی زۆر کۆنە بەس گوندی زەنقڕ لە پێش گوندی عەلیسەرا دروست کراوە دوایەوە گوندی عەلیسەرا ئاوەدان کراوەتەوە نێزەکەی زیات 200 ساڵ پێش ئێستا بێ ئەم دێ ئێمە زووتر زۆر ئاوەدان بوو کاتێ ئاوەدانی ئەم دێ بەوە خۆش بوو لە کاتی زووە لەم دێیە محەتەی قتار هەبوو قتارەکە لە کەرکووکەوە ئاهات ئەگەیشتە بەغا بەڵام ئێرە محەتەیەکی ڕئیسی بوو ئێرەی شەژووری بەڕێوەبەری محەتەکەی ئەو کاتەیە سێیەکی ئەم گوندە لەو کاتە چەند قەڵە باڵغ بوو سێیەکی ئەم گوندە کرێکار بوو لەم سکەیە موچەیان وەرەگرت لەو کاتە ئەمەی شەماڵەکانیانە بە درێژایی ئەم سکەیە ئەمە ماڵی ئەپیانە وت دوورسکەک با بڵێن خانووی سکە ئەم ماڵانە دروست کرا لە ساڵی لە شەستەکان بەم لاوە دروست کرا 24 خانووە ئەمە هەمووی کرێکاری کاکەیی لێی دانشت ئەوانەی لەم سکەی قتاری شاکەیە ئەمانەمانەوە لێرە ئیشا کرد تاکو ساڵی هەفتاکان بەدواوە لەو کاتێ کە وەزع تێکڕۆیشت ئەمانە لە سەردەمی ڕژێمی پێشووە هەمویان
بە تومەتی جیاجیا تاوانبار کران هەنێکیان سجن کران سێ و چواری لیان سجن بوو سێ و چوار کەسی بۆ سلێمانی نەقل کران و نیوەی بۆ هەولێر نەقل کرا نیوەی بۆ حتا دووەک یەکێکمان لە ئاوایی بوو بۆ دووەک نەقل کرا ئەوانیش بۆ خواروی عێراق نەقل کران کەسا لێرن ئەمە دوای ئەوە کرێکاری عارەبیان لە چوار و دەور دیەکانمان دامەزران و هاتن بە خۆیان و ئایلەکانیان لێرە دامەزران تاکو کۆتایی سکەکەی پێات ئەوان لێرە بوون لە دیەکەیە. خۆر بەرەوە ئەوە بوون دەچێت و کات لە شەشی ئێوارە نزیک دەبێتەوە لە سنووری گوندی کاکەیەکان بەگشتی ڕۆژانە لە کاتژمێر شەشی ئێوارە تاوەکو شەشی بەیانی قەدەغەی هاتوو چۆیە بۆ ئێستا ناچارین ناوچەکە بەجێ بهێڵین و سبەینێ بگەڕینەوە و باسی ئەوەتان بۆ بکەین ئەو قەدەغەی هاتوو چۆیە چ کاریگەریەکی کردووەتە سەر ژیان و گوزەرانی خەڵک. لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێماندا چووینە گوندی سەی عەباس تاوەکو لە زاری جوتیارێکی ئەوێوە کاریگەری قەدەغەی هاتوو چۆکە بزانین لە سەریان. دیارە ناوچەکانی کاکەی وەکو ناوچەکانی تری کوردستان و عێراق دووچاری ئاوارە و دەربەدەری بووە ئێمە سەرەتا لە پرۆسەی ئازادیە دڵخۆش بووین کە ناوچەکەمان ئازاد کرا دوایەوە قاعدە هاتە ناو مەنتەقەی کاکەی ئەو ناوچەی هەفتەغار و تاڵەبانی کۆمەڵی کێشە و گرفتی تری پیا بوو خەڵک دڵە ڕاوکە ئەوە بوو بەوەیشە نەوەستانەوە بەڵام با بڵێن شەمشەمە کوێرەکانی جەهل و خەرافەت هاتنە بە هاتنی داعش دایان گوندی ترمان چۆڵیان کرد پێمان خۆش بوو کە پێشمەرگە ساترەکانی ناوچەی کاکەی و هەفتەغار و داودە و تاڵەبانیان کرد بەڵام ئەو شتێشە لە دوای 16 ئۆکتۆبەر ئەو 16 ئۆکتۆبەرە دیارە دەستی نێودەوڵەتی و قیمیشی تیا بوو دووبارە یەکێک لەوانە کە ئێمە قوربانیەکماندا کە براکەم شەهید بوو دیەکانی ترمانیش چۆڵیان کرد نێزگەی 6 تا 7 گوندمان چۆڵی کردووە تا ئێستاش نەگەڕانتەوە ئێستاش دیەکەی ئێمە شێوازێکی شتێکی یعنی زۆر دیارە من لە لای من سەیرە لە 2007ەوە من ئەتەجوالە کرێ لە دیەکانی منتەقی کاکەی ڕەنگە ئەو پرسیارشە دایان جار کردومانە و بەڵام بێ چارەسەرە بە ڕۆژ دێین بۆ دیەکەمان و بە شەو دیەکە ئەیلینە جێ و تەسمیلی دەستی جێشی و ئەو هێزە ئەمنانیەکن داواکارین لەلایەنە پەیوەنددارەکان و هێزە ئەمنیەکان ئەم کێشەی ئەم ناوچەی داقووقە چارەسەر بکەن دیارە ناوچەی کاکەی زیاتر زەرمەند بووە لەم بوارەوە. قەدەغەی هاتووچۆ کاریگەری لەسەر تەواوی سێکتەرەکانی ژیانی ئەم گوندانە دروست کردووە. یەشێک لەوانە خوێندنە کە بەدەر لە کێشەکانی خوێندنی کوردی خۆی کە لەم ناوچەیە هەیە ئەویش بووەتە هەڕەشەیەکی ڕاستە و خۆ لەسەری. بەڵام بەر لەوەی باسی دۆخی ئێستای خوێندن بکەین بابزانین مێژووی خوێندن لەم گوندانە لە کێوە دەست پێ دەکات و گرنگیەکەی لای کاکەیەکان چەندە. دوای نیوەڕۆی ئەو ڕۆژە چووینە گوندی تۆپزاوای کاکەیی و دوا دیوارەکانی یەکەم قوتابخانەمان دۆزیەوە و مامۆستا بەهمەن ئەو مێژوە لێڵەی بۆ ڕوون کردینەوە. ئەم ناوچەیە پێکهاتووە لە چەند ئاواییە کە کاکەی نشینن هەر لە کللتوری کاکەی و لە دابوونەرێتی کاکەی خوێندنەوە و ئەدەب و پارێزگاریکردن لە کولتوری کوردەواری هەر لە دێر زمانەوە پیشەی کاکەی بووە و یەکێش لە کولتوری یارسانێت ئەوەی ئەبێتەوە بە شێوازی ئەدەبی و بە شێوازی خوێندنەوە بتوانی کە هەستی خۆت دەرببڕی. جا ئەلەم ناوچەیە پێش ئەوەی کەوا قوتابخانە بێت لە سەرەتایی با بڵێن 1970ەکان تا 1920یش لێرە دوو شاعری پایەبەرز لەم ناوچەیە بووە یەکیان مامۆستای شاعر مەڵا عەباس حلمی کاکەی لەم ئاوایی تۆپزاوە بووە
و ئەو توانیوێتی خەڵکێکی زۆر فێری خوێنەواری بکات چکە خۆی شاعر بۆ ئێساش دیوانەکەی لە کتێبخانەکانی کووردا دیارە. ئاوایەکی تریش هەیە کە ئێستاکە ناوی ئاوای کۆبانیە خۆی ناو لێنرا ئاوای کۆبانی پیانەوە ئاوای عارەبکۆی ئەم ئاوایشە شاعری پایەبەرز خەلیل منەوەر لەو ئاوایە بووە لە کفریەوە هاتووە بێرە لەوێ خەلیل منەوەریش توانوێتی خەڵکێکی زۆر شارەزا بکات لە خوێندنەوە و لە نووسینی پیتەکان و لە ئەدەبی کوردی و لە زانستی شعر و لە زانستی مێژووی کورد بە شێوەیە گشتی و کاکەی بە تایبەتی ئیشێکی زۆر لەمەکەراوە تا دەوروبەری ساڵی سەرەتای چلەکان لە ساڵی چلەکانە لێرە فەتاح ئاغای کاکەیی لەگەڵ وەزیری معارفی ئەو وەختەکە ئاکاتە وەزیری پەروەردار ڕێککەوتەوە و داوای لێ کردووە کەوا قوتابخانەیەک لەم ئاوایی تۆبزاوەیە بکاتەوە. وەزیریش سووری نەکردووە و هاتووە ئەلێرانە ئێستا ئەم خانووە قوڕەکەەوە ئەیبیرین لە پشتی بنەوە ئەمە لە ساڵی 1942 دروست کراوە ئەو وەختە ئەم سێ چوار ماڵە وایسە ماڵن و خەڵکی لێ دانیشتووە نیشتەجێن ئەو وەختە ئەمە یەک مەکتەبێک بووە یەک قوتابخانەیەک بووە ئەلەو کاتە مامۆسای هێناوە لە کەرکووکەوە لە 42 تا سەرەتای تا کۆتایی چلەکان تەنها بەس کوڕ لێرە خوێنە بەڵام لە ساڵی 49 بۆ 50 ئیتر وردە ئەم مەکتەبە گەورە کرایەوە و وەتوانیان ئیتر کچانیش بەشدار بنواتە لەم نەوچەی داقۆقە بە شێوەیە گشتی یەکەم کەس یەکەم ئەوانەی کەەوە هەنگاویان ناوە بابێژین ژن لە مەکتەبە بخوێنیە کچ لە مەکتەبە بخوێنیە کاکەی بووە کچەکان خۆیانیان نردوتە بەر مەکتەب جا ئێستاکەش لەبەرەوەی ئەم مەکتەبە مەکتەبێکی زۆر کۆن بووە و یەکەم مەکتەب بووە لەم ناوچەیە کەوا توانیوێتی خوێنەوار بەرهەم بێنێت و خوێنەواری ئەکادیمی لە مەکتەبەکانە دەربچێ هەر بۆیە ئێستاکە کە کاردانەوەی تا ئەمڕۆ دیارە بۆیە لە هەفتاکانیش و لە هەشتاکانیش و تاکو ئێستاکەیش ئەوەی کەوا لەم ئاواییە لەم ناوچەیە گەورە بووە ئیسە زۆربەیان نووسری باشن نووسری چاک و خەڵکی زۆر بەتوانیان لێ دەچووە بۆ نمونەی کەسایەتیەکی زۆر گەورەی کورد کەوا گشتمان شانازی پێوەکەین نووسری گەورە کورد مامۆستا فەلەکەدین کاکەی ئەلەم قوتابخانەی خوێنیوێتی. مێژووی خوێندن و خوێندەواریمان زانی و پێگەی خوێندنمان زانی لای کاکەیەکان. ئێستا ئێمە لە قوتابخانەی زەنقەری سەرەتایی تێکەڵاوین چاوەڕێین مامۆستا سامان وانەکەی تەواو بکات تاوەکو بزانین لە ئێستایە دۆخی خوێندن لە ناوچەکە چۆنە. خوێندن لەم ناوچەیە ئێوە سەر بە چۆن سەر بە خوێندنی کوردین سەر بە پەروەردەی عراقن سەر بە پەروەردەی هەرێمن ئەگەر تۆزێک باسی ئەومان بۆ بکەیت. بتەکێت سەر بە هەرێمین پەروەردەی هەرێمین وەکو ناوچەکەمان قوتابخانەکان هەمووی سەر بە پەروەردەی هەرێمە. بەڵێ ئێستا دۆخی خوێندن چۆنە دۆخی خوێندنی کوردی لەم گوندانە چۆنە؟ بەڕاستی ئەوەی کە ڕاست بێ خوێندنی کوردی لە ناوچەکەمە زۆر سیستە بەهۆی ئاورەبوونی زۆری خەڵک لە دوای ئەو ڕووداوەکان بەڕاستی سیستە زۆر ویش بەداخەوە بەڕاستی دڵگرانیە بۆمان لە ڕووی ئیمکانیەتەوە ئێوە وتە سەر بە هەرێمن هەمان ئەو کێشانەی بابەتی موچە و دابینکردنی بودجە بۆ خزمەتکردنی قوتابخانەکەوانە ئەم کێشانە لای ئێوەش هەیە؟ بەڵێ ئەم کێشانە زیاتر لای ئێمە هەیە بەڕاستی وەکو ناوچەی دابڕاوەکان یەکەم موچەیە دووەمش قوتابیە دووەمیش خزمەت گوزاریە بەڕاستی ینی ساڵ بە ساڵ زیاتر خوێندنی بەشی کوردی بەڕاستی بەرەو سیستەمین ئەڕات. بەڵێ سستیەکە لە ڕووی چیەوەیە لە ڕووی ئیمکانیەتەکانەوەی یا لە ڕووی نەبوونی قوتابیەوە یا چییە؟ وەڵا هەموویەتی هەمووی ئەگەرێتەوە ڕێسەبی قوتابیە موچەیە بەڕاستی سە خوێندنی کوردی لێرە لە ناوچەکەمان قوتابی زۆر کەمە یعنی لە ناوچەکەمان بەڕاستی ئەویش بۆتە دڵگرانی تەڵەبەی یان قوتابی عربی هاتووەتە سەر دیەکەمان قوتابخانەکەمان ئەوی شوانەی بەشی خوێندنی کوردیوە پێنەڵێن و ئەمیش تامان دڵگرانیە یعنی بەداخەوەی سەر لەم زروفە یعنی قوتابی کوردیمانە بیە عربەکان هاتونەتە ئێرە کە وەکو بەشی خوێندنی کوردیان پێ دەڵێن ئەویش وەزعەکەیە نالەبارە قوتابخانەی لە ناوچەکەی نییە هاتونەتە ناوچەی واتە ئێستا ئێرە قوتابی کوردی تیان نیە. بەڵێ
هۆکاری ئەمە چییە؟ هۆکارەکە ئێرەوەیە کە گوندەکان چۆڵن و بەشێکیشیان ئەو ڕێگریانەیە کە لە بەردەمیانە هۆکاری سەرەکی ئەمەیە یا هۆکاری تر هەیە کە والله هۆکاری تەمان تریش هەیە ئەمیان بێجگەوەنی مەسەنە با بڵای قوتابیمانیە لێرە سوپای عێراقیە بەڕاستی سەتەریان هەیە داناوە ینی سعاتی شەشی ئێوەرە نانی خەڵکی کات و چۆ بەکە ئەویش بۆتە دڵگرانی خەڵکان دەچێنە شارچکەی تریان چنە ناوچەی تر بتەکیت ئەمە بێتەوە هۆی سەبەبی سەرکی بۆ ناو خەڵکەکە بەڵێ ئەو قوتابی عەرەبیانەی کە لێرن ئێوە هەر خوێندنی کوردیان پێڵێن یا خوێندنی عەرەبی تەمان ئەم قوتابیان هاتوونەتە ئێرە مە 3 ساڵە 4 ساڵێک هاتوونەتە ئێرە بەداخوا ئەمە 3 ساڵە بۆ نزگەی 4 ساڵی شەبیە تاکۆ ئیستا قوتابیە کوردی ناتۆتە ئێرە بەشی خوێندنی کوردی بخوێنیە طبعا عەرەبەکان هاتوونەتە ئێرە بڕوا بکە ئەوەی ئێمە نەبووە ئەمە لێرە ئیسە مەکتەبەکە داخرا بۆ بەڕاستی قوتابخانەکەمان داخرا بوو یعنی ئەگەر ئەو قوتابیانە نەبووانە بتەکیدا ئاسپاسی مامۆستاکانەکە سەرپرشتێرەکانەکەی بۆ ئەو کاریە کە داوەتی پێمان بەڕاستی ئێستا ئەو گوندەکانی تیراوەی عەلیسەرا بەداخۆی سەگش بۆتە شوێنی سوپای عێراق با بڵێ قوتابخانەکەی ئای قوتابخانەکە بتەکیت بە هیوای دۆزینەوەی تروسکاییەک چووینە خوێندنگای هەرێمی سەرەتایی تێکەڵاو لە گوندی ڕزگاری بەڵام لە بری هیوا نائومێدیەکی زیاترمان دۆزیەوە کێشەی سەرەکی کە لە دوای 2014 تووشی مامۆستایان و هەموو فەرمانبەری هەرێمی کوردستان بە دواکەوتنی موچەمان ماوەی ئەوە بی لە نیوە ئەدایە ماوەی بڕارێ ئیستا لەم ئاخر موچەمان 2 مانگی پێ بچووی بەڵام ئەوانەی وا لە سەر میلاکی بەغدادن لە کاتی خۆی و ساتی خۆی موچە وەردەگرن بەبێ کێشە و گرفت هەموو کتێبمان ئێمە حکومەتی هەرێمی کوردستان دابینەکە لەلایەنی کتاب و پێداویستی حکومەتی هەرێمی کوردستان دابینەکە حکومەتی مرکزی هیچ هاوکاریەکمان ناکە ئێمەش سەداوە پایگۆتە لە چەند ناوچەی هەرێمی کوردستان بەڵام ئێمە لێرە پایگۆتمانە کرد بۆ ئەوی پارێزگاری بکەین لە خوێندنی کوردی لە ناوچە کێشە لە سەرگان و پەرە پێ بدەین لە ڕووی بودجەوە حکومەتی ناوەندی هیچ بودجەیە تەرخان ناکە بۆ قوتابخانە کوردیەکان تەنانەت حکومەتی هەرێمی کوردستان چەند ساڵێک بودجەیەکی کەم تەرخان کرد بۆ قوتابخانە کوردیەکان ئەوە باش بوو ئێمەش خەرجمان کرد بۆ پێداویستی قوتابخانەکان بەڵام کە تووشی ئەو قەیران دارایی بیە زۆر پاڵپشتێکانی کەمەوە بووە لە ڕووی بۆ خوێندنی کوردی و تەنانەت لە پارێزگای کەرکووک زانکۆیەکمان نییە ئیستا سەر بە هەرێمی کوردستان بە یا پەیمانگە قوتابێگامان کە دڕۆنە زانکۆ حکوومێگانی عێراق و ناوچەکان تر توش کێشەی زمانەبوون و لە هەرێمی کوردستان بە دەگمان قبولیان دەکەن ئەوش کێشەی زۆر گەورەیە خوێندنی کوردی بەڵام مامۆستاکان هەوڵ ئەدەین ئینشاءالله پێی خوێندنی کوردی نەفوتێ لەم شارە خەڵکی زۆر ڕووی ناکات لە خوێندنی کوردی ئێستا لەبەرەوە ئەڵێ زانکۆ نیە پەیمانگە نیە پاڵپشتی کەمترە خوپین پەروەردەی کەرکووک زۆر محارەبەی خوێندنی کوردەکە و خەڵکی زۆرژی سەر ڕووی ئەکاتە خوێندنی عەرەبی نایەت بە خوێندنی کوردی لەبەرەم کێشە گفتانە بە درێژایی خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد لە باشووری کوردستان خوێندنی کوردی بە تایبەتی لە کەرکووک و دەوروبەری داخوازیەکی سەرەکی بووە دوای پرۆسەی ئازادی و بە فەرمی ناساندنی قەوارەی هەرێمی کوردستان ئەم خەونە لە ڕێی خوێندنی کوردیەوە لە ناوچەکاندا هاتە دی بەڵام لە ساڵی 2014ەوە بەرەبەرە بەهۆی ئەو کێشانی لە خوێندنی کوردیدا دروست بوون خەونەکە بەرەو کاڵتربوونەوە چوو ئێستا ژۆک و بینیمان لە ژێر هەڕەشە و مەترسیەکی گەورەدایە بۆیە گەردە زۆردانێکی بە پەلە و خێرا نەکرێت و بەها ناوەچوونێکی ئێستایی بۆ خوێندن لە ناوچە گوندنشینەکانی کاکەی یەکاندا لەم ناوچەیە نەکرێت ئەوە دوور نییە قوتابخانەی زەنقەری سەرەتایی تێکەڵاویش وەک ئەم خوێندنگایە نەبێتە وێرانەیەکی لەبیرکراوە تێگەیشتنمان لە دۆخی ئێستای خوێندن پرسیارێکی وروژاند ئاخۆ دەبێت دۆخی دەرچوانی کۆلێج و پەیمانگاکان چۆن بێت ئایا دامەزراندن و هەلی کار بۆ گەنجانی ئەم ناوچەیە بەردەستە؟ ئەگەر باسی دۆخی گەنجان بکەین لەم ناوچەیە ئەبینین گەنجێکی زۆر دەرچوومان هەیە گەنجێکی زۆرمان هەیە خوێندنی تاو نەکردو بەڵام چاوەڕێی تاعینات و دامەزراندنی هەیە لە سلکی ئەسکەریە بێن لە هەر سلکێکی ترا بێ بتوانن دامەزراندنیان بۆ بکرێتەوە
هەڵبەتە لەم ماوەیەدا وەکو ئاگادارن چەندین جار دەرفەت هاتووە بۆ دامەزراندن بە 1000 ناو بە 2000 ناو 3000 ناو کە ناوەکان دێتەوە زۆربەی ناوەکان ئەبینین لە نەتەوەکانی تر کورد هەندێک جار بێبەش کراوە لە ناو کوردیشە بە تایبەتی وەکو کاکەیەکان باز بکەین گەنجێکی زۆرمان هەیە تەقدیمیان کردووە لەم دامەزراندنەیە بەڵام هیچیان ناوێن نەهاتوێتەوە ئەگەر بێنەوە باسی ئەوەش بکەین ئێمە چاودێری ئەم ناوچەیەکەین من خۆم لە ڕێکخراوەکانە کارەکەم ئەگەر سیر بکەین لە ڕێکخراوەکانە کورد کەمە و هەروەها ڕێکخراوەکانش نایەنە ئەم ناوچانی کە کوردی زۆرە بەڕاستیمە خۆی کێشەیانی زۆربەی ڕێکخراوەکان نەبینین ئەچنە ناوچەکانی تری کەرکووک کە دانیشتووینەتەوەی تریتیایە زۆرتر لەگەڵەوەی کە لەم ناوچەیە نسبەی با بڵین کۆچکردن زۆر بووە لە پێش داعش و دوای داعشیشە خەڵکێکی زۆر ئاوایەکانیان جێهێشتووە ئەم خەڵکانە هەمووی هاتنەتەوە ناو شارەوە و لۆدێکی زۆر گەورە لەسەر شاری داقۆق هەیە لە ناو داقۆقا با بڵین هەلی کار زۆر کەم بۆتەوە لە کەرتی تایبەتە گەنجێکی زۆر بێ ئیش و بێکارە کە توو ڕێکخراوێک نەیانگرێتە خۆی یاخود کەرتی حکومی و ئەهلی نەیانگرێتە خۆی چی بکەن ئەم گەنجانە و ئێمەش بە پێی توانانی ومانیانی دەنگیان بگەینی بەڵام لەگەڵەوەشە ئەبینین لایەن حکوومیەکانی ئێستای خۆجیی کەرکووک ڕاستی بێدەنگە لە ئەس داواکاریەکانی گەنجی کورد بە تایبەتی. کاتێک باسی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی ئێستا دەکرێت تعریب و ڕاگواستن لە سەردەمی ڕژێمی بەعزدا وەک گوێنە و پێناسەیەکی دیار بە خەیاڵتدا گوزەر دەکات. بەڵام مێژووی ڕاگواستن و دژایەتیکردنی کاکەیەکان زۆر لە ئەوە کۆنترە و لە فتوحاتی ئیسلامیەوە دەست پێ دەکات. مێژووی ئەم وێنێ دەگەڕێتەوە بۆ ساڵانی 70 و 80کانی سەدەی 19 واتە 130 بۆ 140 ساڵ لەمەوبەر. ئەمانە کەسانێکی کاکەین لەو سەردەمەدا دەوڵەتی عوسمانی لە ناوچەکانی خۆیانەوە بەرەو لیبیا ڕایان دەگوێزێت و لەلایەن گەڕیدە ئینگلیزەکانەوە وێنەیان گیراوە. هۆکاری گرتنی وێنەکەش سەرسامبوونیانە بە ئەوەی لەو دۆخەشدا ئەوان خەریکی مۆسیقاژەنینن. بەر لەوەی بچینە گوندەکەی خۆی لەگەڵ ڕەجەب کاکەی گەڕانێکی کورتمان بەناو دار و پەردووی ماڵەبەجێماوەکانی گوندەکانی دیکەدا کرد. ئەو شارەزای تەواوی وردەکاری مێژووی کاکەیەکانە و لەگەڵ هەر هەنگاوێکدا دەریایەک لە ئاوارەیی و خەرمانێک لە حەسرەتی بۆ دەگێڕاینەوە. لە دەنگ و ئاماژەکانیەوە هەستت دەکرد دەیەوێت سروشت بێنێتە دەنگ و یادەوەریەکانی ئەو نادادیە بگێڕێتەوە کە بە درێژایی مێژوو بە چەندین قۆناغ ئەمان زەویەکانیان داگیر کراوە. مێژووی کاکەی یارسان لەم سنوورەیە ئەگەڕێتەوە بۆ دێر زەمان هەر بووە سەرەتای مرۆڤایەتی لە بەرەوەکەمە خەڵکی ڕەسەنی ئەم شوێنەی ئێمە خەڵکی ڕەسەنی دامێنی دەشتایەکانی زاکرۆس و دامێنی چای زاکرۆسی کە لە ئەمڕۆی ئێمە پێمان ئەوترێ کورد دیارێمە لەسەر باوەڕی خۆمانیش ماوین بەڵام ئەگەر بینە سەر قۆناغەکانی گۆڕانکاری دیموگرافی ئەوانە تەماشای مێژووی کۆن بکەین دیارەت مێژووی تەبەری ئەگەر بخوێننەوە ئەزانن کە جلەولا کە داگیر کراوە و غەز و کراوە ئەوان خۆیان باسەکەن کە چۆن قەتل و عامێکیان کردووە ئەو زەمانە و ئەگەر مێژووی دوای و سایش بینە پێش بینە دواترەوە بۆ سەردەمی عوسمانیەکان بە پێی بەڵگەکان سەردەمی عوسمانەکان حنا بەتاتۆ لە کتێبەکەیە ئاماژە بۆ ئەکات کە ئەویش بە پێی بەڵگەنامەی بریتانیەکان ئەڵێ کاکەیەکان لە سنووری پارێزگای کەرکووک ویلایەتی کەرکووک 1930,000 دۆنەم زەویان هەیە ئەوەنە چەکداریان هەیە وە ژمارەی دانیشتیانیان نیزگەی ئەوەنەتە بەڵام دوای سەردەمی عوسمانی و هاتنی سەردەمی مەلیکی تر زەوی کاکەی یەواش یەواش کەمە بێتەوە لە سەردەمی ساڵەکانی 32 سەدەی ڕابردوو یەکەم جار قۆناغی تعریبکردنی زێوزاری کاکەی لە حەویجەوە دەست پێەکە کە دەشتایەکانی حەویجە بە دەست کاکەیەکانەوە بوون و عەرەبی هاوردە لە شامەوە ئێنن بۆ ئەوێ ئەو زەمانەی تر ئەوانەیە کەمین قۆناغی تعریبن دوای ئەوسا ئەم سنوورە ئەگرێتەوە کە ئەوەیشە لە ساڵەکانی ناوڕاستی شەستەکانەوە دەست پێەکە لە 1970 ئەحمەد حەسەن بەکردێتە سەردەسەڵات و درێژە بە گۆڕانکاری دیموگرافی ئەدات و لە 69 یەکەمین جارە دەیەکانی ئەم سنوورە
بە فەرمی ماڵەکانی تیا دەرئەکرێت و ماڵی تر ماڵی عەربی هاوردە ئێنە جێگای ئەوان وی تر قۆناغ ساڵی 1970 قۆناغێکی ترە و ساڵی 1976 چوار مقاتعە چوار پارچە پانتایی گەورەی زەوی بە بڕیارێکی مەجلس قیادەتە ثەورەی ئەو زەمانە کە ئەحمەد حەسەن بەکر سەرۆکی بووە بە تەواوەتی بەڕەسمی بە فەرمی ئەکرێتە ناو عەرەبەکانەوە. دوای ئەوە سەردەمی هێشتاکان هێشتاکان ئەسلاح زراعی ئەو شتانات منطقەی مەتیقوانی شەیترتەوە مقاتعی مەتیق و کە ئێستا دێ ڕزگاریش لەوێ لەو سنوورەیە مقاتعی چەند مقاتعەیەکی تریش تعریب بکرێ تا 97 بۆ ناوەستنەوە کە زەویزارەکان تعریب بکەن دێن تەسحیح قەومی قەرارێکیان دەرکرد لەم سنوورەیە کاکەی و داوێ و تاڵەبانی ببن بە عەرەب بەیترەوە فەرمانێکی بەعز بوو یەکسەر هەر خۆیان وتیان کاکە پێویست ناکە خەڵک بچێت و خۆیان کاکەی و داوێ و تاڵەبانی و کۆمەڵی عەشیرەتی تریشیان کرد بە عەرەب بەڵام دوای پرۆسەی ئازادی ئەو پرۆسەیە نەمایانی هەر خۆی چۆن خۆ بەخۆ کردویان خۆ بەخۆ نەمایانی هەر لە سەردەمی نەوەتەکان سیاسەتێکی تراتە ئاراوە مەسلەی سیاسی حیزام ئەمنی بوو چواردەوری پارێزگای کەرکووک بازگەیەکی عەرەبنشینی لێ دروست کرا ئەویش بە فەرمانی بە بڕیاری مەجلس قیادەتە ثەورە بوو و کۆمەڵێکی زۆر زەوی دابەش کرا بەسەر عەرەبی هاوردەیە و ئەو زەویانەیشە تا ساڵی 2001 ناوبەناو ئەو پرۆسەیە درێژەیە بوو لە 2001 وەستایە. دوای پرۆسی ئازادی ئێمە ئەوەمانە بەرچاو کەوتەوە پانتایی زەوی وزار لە 1992 زەوی دۆنەم زەویەوە گەیشت بووە نیزگەی 10,000 دۆنەمێک. دوای پرۆسی ئازادی بە ئەوەی کە هەیئەی نزاعات مولکیە دروست بوو کۆمەڵی تر زەوی وزار گەڕایەوە بۆ کاکەی بەڵام ئێستاکە ئەو زەویانی بەدەست کاکەوەتە لەو کۆیە تقریباً گەیشتووەتە نیزگەی 20,000 زەوی هەنێکیان وەرگرتەوە یعنی گەیشتووەتە نیزگەی 20,000 دۆنەم زەویەک لەم پارچانەیە وە کێشەکان بەردەوام ماون یعنی تا ئەمڕۆکە ساغ نەبوونەتەوە. دوای 2023 خەرچێک گەڕایەوە ئێمە ئەگە سەردەمی عوسمانیەکان باز بکەین نیزگەی 18 گوندمان هەبووە لەم سنوورەیە دواتر بە پێی قۆناغەکانی تعریب تا ساڵ 2005 گوندمان مابووە 5 ئاوایی دوای 2023 5 ئاوایەکە بووە 15 ئاوایانی داوای ترمان نوێ کردەوە و نەوژەن کرایەوە و خەڵک گەڕایەوە بەڵام بەداخەوە لە دوای هاتنی داعش دوو گوندمان کەوتە دەست شکرجەیران و ئاوایی ئەلمو محەممەد کەوتە ژێر دەستی داعش دواتر لایەن هێزی پێشمەرگە و هێزەکانی هاوپەیمانان و ئازاد کرا بەڵام خاپور کرا نەیانتوانی خەڵکی بگەڕێتەوە. دوای کشانەوەی هێزەکانی پێشمەرگەیش لێرە شوێنەکەمان هیچ هێزێکی ئەمنیتیان نەمایەوە تا 25/6/2018 ئەو بەروارە پێشەوە بە چەند ڕۆژێک داعش هاتن لە گوندی زەنقەر لە خوارەوەی گوندەکە فەراداغیان ڕفاند و 5 کرێکار ئیتر وای لات ئێمە ڕایگشتیمان جوڵاند و جێگیری نێردەی نەتەوەیەگرتوەکان و کاتە یان کۆبیچ لێرە بوو کە بەڕێز ئەلیس خات و ئەلیس هات بۆ ئێرە ئەو کاتە 25/6/2018 هێزێکی پۆلیسی اتحادیات لە ئێرە پۆلیسی فیدرالی ئەوانیش کە هاتن هەنێ یاسا و ڕێکاریان گرتە بەر قەدەغکردنی هاتوچۆ ئەو شتانە وای کردیتر خەڵک نەتوانێت بگەڕێتەوە. ئەو کاتە ئەوان تۆزێک شپرزەی هەبوو لێرە تا هاتنی هێزەکانی سوپای عێراق هێزەکە مامەڵەکردنی هێزەکانی سوپای عێراق باشترە لە شێوازی میکانزمی هاتوچۆی خەڵک و شتەکان ڕاستە قەدەغی هاتوچۆ ماوەتەوە بەڵام مامەڵەکردنیەمان لەگەڵ خەڵکە باشتر و ئاسانترە. ئەو مێژوە پێمان دەڵێت لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ئەم ناوچەیە 5 حکمی جیاوازی بەخۆیەوە دیوە حکمی بەعس و پێشمەرگە و داعش و پۆلیسی فیدرالی و سوپای عێراق ئەوە بێزگەلەوەی ماوەیەک هیچ هێزێکی تێدا نەبووە. ئەگەرچی هۆکاری سەرەکی دژایەتیکردن و ڕاگواستنی کاکەییەکان کوردبوونیانە بەڵام ئاینەکەیان
هۆکارێکی ترەکەوا بکات دوژمنکاری بەرامبەر ئەوان زیاتر بێت. ئێمە ئێستا لە دار و پەردووی ماڵی ڕەجەب کاکەی داین لە گوندی عەلیسەرای کە وەک زۆرێک لە گوندنیشینەکانی تر بەهۆی هۆکارە سیاسی و ئەمنیەکانەوە تا ئێستا نەیتوانیوە بگەڕێتەوە شوێنەکەی خۆی. کاک ڕەجەب جەنابتان لەلایەن پیر نەسڕەدین پیری یارسانەکانەوە ڕێگەت پێدراوە لە شوێنە فەرمیەکاندا بە ناوی ئاینی یارسانەوە قسە بکەیت. بەڵێ زۆر باشە کەواتە بە پوختی باسی ئاینی یارسانیمان بۆ بکەن. سپاس. فەرموو. ئاینی یارسان ئاینێکی یەکتاپەرستیە خوداناسیە بە درێژکراوی ئاینی ئێزداییزمە. ئاینی ئێزدایی کە مەبەستمان خواناسیە، یعنی ئەو ئاینانەی کە خوددا دەپەرستن. یارسان لە دوو دەستەواژەیەکە لە دوو مەقتع پێکاتوە، یار واتە خۆشەویست و سانیش مەبەستمان مەزنە بە زمانی کۆنی خۆمان کە زمانی ڕەسەنی کوردیە و ئێمە باوەڕمان بە خودای تاکوتەنیایە و چوار بنەمای سەرەکیمان هەیە کە کۆڵەکەی سەرەکی ئاینی یارسان ئەوش مەسلەی یەکەمیان پاکی دڵ و دەروون و هەموو شتێک دەبێ پاک بێ و هەروەها ڕاستی و نیستی واتە خۆنەویستی و ڕەدای واتە قەناعەتکردن. هەروەها باوەڕمان بە مەسلەی دۆنای دوان هەیە. دۆناو دوۆن ئەوەیە کە ڕوحەکان نەمرن، ڕوح بە نەمری ئەمێنێتەوە، جەسدەکە ئەمرێت و ئەو ڕوحە کە لەو جەسەتە دەرئەچێت ئەچێتە دیوانی خوای گەورە لەوێ حسابێکی لەگەڵ ئەکرێتەوە گەڕێتەوە بۆ ژیانێکی نوێ بە پێی کردەوە و ڕەفتارەکانی کە لەو ژیانی کە تیای بووە و ئەمە ئەم خولە بە پێی باوەڕی ئێمە 1001 جار ئەو ڕوحە ئەگەڕێتەوە بۆ ژیان لە ناو جەسەتێکی نوێیە و ئەو وای کردووە لە 2001 کە کۆتایی ژیان دێت، کۆتایی ئەم چرخە دێت و ئەم گردونە دێت کە مسبرانی مسلمان پێڵێن ڕۆژی حەشریان ڕۆژی قیامەت. لای ئەمە 2001 جارەکە ئەوەیە کە ڕوحەکە ئەگەر چاکەکار بێت و چاکەی زۆرتر بێ ئەوە نزیکە بێ لە نوری خودایی، ئەگەریش باش نەبێ خراپەکار بوو بێ زیاترینیان ئەوە دوورە بێ لە نوری خودایی. لە ئاستی کۆمەڵایەتی و مەسلەی مافی تاکەکانی یارسان باوەڕدارەکانیان ئێمە جیاوازیمان لەگەڵ باوەڕدارانی تر ئەوەیە ئێمە بە هەموو شتەکانمان یەکسانە لەگەڵ ژن و پیاوە مناڵەوانەیە. مەسلەی باوەڕە، مەسلەی فرەژ نییە، مەسلەی تەلاق نییە ئللا لە حاڵەتی زۆر دەگمەن نەبێ، دوژنە نییە ئللا لە حاڵەتی زۆر دەگمەن نەبێ. ئەگینا باش شتێک نییە ژنی دووەم بێت بە خۆشی و بە شتانە نەبووە، ینی ئەمە لە ناو ئاینەکەی ڕێپێدراو نییە و کێشەیە ترمان هەیە لە عێراق. ئەوش ئەوەیە ئێمە لە سەرای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە ئێمە لە مەسلەی باری کەسێتیە بە مسلمان ئاماژەمان پێکراوە کە خۆمان مسلمانین و دەوروبەرەکەمان و خەڵکی دەوروبەر بە هەموو پێکاتەکانەوە کە دراوسی ئەمە ئەزانن ئێمە مسلمان نین و ئەوە وای کردووە لە خوێندنگە و دادگا و شوێنەکانی تریشە و لە قوتابخانە مناڵانمانیش بە مسلمان حساب بکرێن و هەنێ جار هەنێ مامۆستای تون ئاژۆ هەیە تون ڕەون کە ئەزان ئەو تەلەبەیە کاکەی و مسلمانیە فەرزەکەنە سەری نوێژ بکات و زۆری لێ ئەکەن و فشارەخەنە سەریەوە هەنێ جار کێشە و گرفتی بۆمان دروست کردووە و مەسلەی دادگاکانیش مەسلەی میرات و مارە بڕین و ئەو شتانەیە کاوانەیە ئەمانێک جار لە دەرەوەی دادگایکەین و لە دادگا تەزبیتی ئەەکەین بە پێی ئەوەی کە لە دادگا چۆن کراوە هەروایکەین. لەناو ئاینی یارسانە سروشت پێگەی خۆی هەیە. سروشت لە چوار پێکاتی سەرەکی کە پێکاتوە مەسلەی خاکە، گڵ و هەوایە و ئاگرە کە ڕۆشنایی خۆر وا بێتەوە ئاو. ئەم چوار شتانە ناکرێ پیس بکرێت لای ئەمە تا ئاستێکە بێ هەمیشە بە پاک و خاوێنی بمێننەوە. بۆیە لای ئەمە لای باوەڕدارانی ئێمە شتێک کارێکی نەشیاوە کە ژینگە پیس بکرێت و خاک و ئاو و هەوا و ئەو شتانە ئەبێ هەمیشە بە پاکی دەستگیر بکرێنەوە و بپارێزرێن. گەڕان بە دوای گەواهی دەرەکانی و مێژووەدا بردینیە گوندی ڕزگاری. لەوێ بینیمان دوور دوور لە گوندی منتیق
لانکەی خۆی و با و باپیرانی دوور دوور لەو چەندین دۆن مەزەویە فراوانەی کوشتتوکاڵیان تێدا دەکرد. ماملوقمان لە خۆشەویستیەوە بۆ خاک لە عشقی پیشەگەرانی جوتیاریەوە خەریکی کێڵانی کێڵگەیەکی بچووکە و لەگەڵ هەر ئاوڕێکیدا بۆ گاسنەکەی هەست دەکەیت نیگاکانی زۆر لە تیغەکەی ئەو قوڵتر بە خاکدا ڕۆدەچن و دەگەنە ڕەگی ئەو غەمە قوڵەی لە ڕاگواستن و ئاوارەییدا زستانیان هێناوەتە سەر ڕوخساری. ئێمە وەک جوتیارانی و دانیشتوانی گوندی مەتیق هەر بیرمە ئەو کاتە باو باپیرانمان ئارزەکانیانە کێڵا و هەر ئارزی خۆمان بوو لە باو باپیرانەوە. لە سەرەتای هەفتاکانەوە ئیتر کەوتینە بەر شاڵاوی دژایەتیکردنی حیزبی بەعیس لەگەڵ خەڵکەکەیە. ئێمە وەکو کورد وردە وردە خەڵکەکەیان ناچار کرد هەر بە کۆمەڵ دەرمانیان کرد لە دیەکە، دەرمانیان کرد و بە بیانۆی ئارزەکان هی حکوومەتە پرۆژەی حکوومەتی لەکەن. ئیتر ئێمە وەکو خۆمان بڕەماڵێک ناچار بووین لە ترس و زۆرداری حیزبی بەعیس ئەو کاتە ڕووبکەینە شاخ و خەڵکێکمانیش ڕاگوێز کران بۆ خواروی عێراق. پەرتەوازە بووین بەعام پەرتەوازە بووین دەیەکەمان چۆڵ بوو حکوومەت دەستی گردە بەسەریە. ئەیتر دوای چەند ساڵێک پرۆژەیەکی حکوومەت هەرسەری نەگرت پرۆژەکەیان ئارزەکانمانیان تەوزێ کردە سەر عەرەبە، عەرەبی هاوردەیان هێنا. ئەو وەزع مایەوە ئێمە هەر بە دەبەری و ئەم دێ و ئەو دێ ماینەوە تا پرۆسەی ئازادی. لە پرۆسەی ئازادی ئیتر ئەو عەرەبە هاوردانەی کە هێنا بوویان بۆ ناوچەکەمان بە حکمی ئەوەی خەڵکی ئێرە نین و حەقی ئەوان نییە ئامارزواوە بەجێیانێشت لە پرۆسەی ئازادی. ئێمە وردە وردە کۆبووینەوە ئەوەی لە خواروی عێراق بوو، ئەوەی لە هەولێر و سلێمانی بۆ ئەوەی لە شاخ بووین دێک کوردەگوارێکان گەڕاینەوە بۆ ناوچەکەی خۆمان. بەس کە گەڕاینەوە دێکەمان بە کەڵکی دانیشتن ناهات ئەوەی ڕووخا بوو. ئیتر وردە وردە خەڵکەکە بە هیمەتی خۆی و بە هاوکاری حکوومەتی هەرێم شتێکیان بۆمان کرد چەند ماڵێک دەور 20 ماڵێکمان ئاوەدا کردەوە لە دیەکە تا 16 ئۆکتۆبەر. لە 16 ئۆکتۆبەری تر وەزعەکە بوو بە عسکەرکاری و عیشەکەمان ناخۆش بوو، ناتوانی بە ئیسراحەت عیشکەیت و لە چۆ دێ بۆ چۆ ڕۆی بە ڕۆژ عیش بکە و بەشەو بگەڕێرەوە. وردە وردە ئەو چەند ماڵەش لێ مەتێ بوون چۆڵمان کرد. ئێستا هەر بە چۆڵی ماوەتەوە. اینجا ئێستا لەم دێ دانیشتون کۆمەڵی ڕزگاری پێڵێن کە چەندەقەیەک لە سنتەری داخۆ خۆت دوورە، بەڵام لەبەرەوەی خەڵکەکەی هەمووی بەعام کووردە ئەناڵێن بە دەست ینی کەمی خزمەت گوزاریەوە لە ڕووی کارەباوە، لە ڕووی ئاوە، لە ڕووی ڕێگاوبانەوە ئەوڕمان لێ نادرێتەوە. خەڵکەکەی زۆر بێتاقەتە لەو بابەتە. هەروەها گەنجەکانمان دەرچوو کۆلیجمان هەیە، گەنجی زۆرمان هەیە، دامەزراندن بەرمان ناکەوێ. ئەنی جیاکاریەکە کرێ لەبەر کوردبوونی منتقەکە. لە گوزەرمان بە دوای یادەوەریەکاندا خات و گورجی هەیاسمان دۆزیەوە. دوای نیۆڕۆیەک لەگەڵی دانیشتین و جیاواز و دوور لە تراجیدیاکان باسی ژیانی سادەی ئەو سای بۆ کردین. جاران دنیامان دیە، من دنیام دیە فرەگڕم خواردیە، هۆڕەمانە کرد، درەومانە کرد، فەلاحیمانە کرد، خەرمان و هینمانە کرد، بۆیسان و دایەمانە کرد. ئەیە ئێمە شەو ڕۆژ خەریک ئەی کاسبیە بیمان. ئیسا دنیاگە خراوبی هەیەکێ کەفتە جێگەیە و بارباربی و ئەی ڕای کرد و ئەو ڕای کردوین ڕەحم و ڕخص نەماوە. لە لای بەعزێ کەس ماوە، لە لای بەعزێ نەماوە. حاشا حازری، حاشا حازری. دنیا شەو ڕۆژ ئیشیە کرد، هیلاکی نازانست چییە، نازانست هیلاکە هیلاک نییە. کاسبیمانە کرد وە گشت کردێ، نان خۆمان دەرە کرد. وەلحاسر
ئیسا هەیەکێ ماشەڵاینێ مەعاشیانێ بەشیاناکە دوای ئەوەیشە هەیەکێ کەفتە جێگەیە ڕەحم و ڕخس نەما من خۆم هەرچی بی و نەوی لە مناڵیم تا ئیسا جەفام کێشە ئەلحەمدللا وەسایە خواوە سەر حازری و کوڕەکانمەوە ئەلحەمدللا ئەلحەمدللا 6 کوڕ و 6 کچم هەیە ئەلحەمدللا یەکێ کوڕەکانم ڕۆی دوای ئەوەیشە گەک شکرێ لە مناڵیەوە فێر بیم کت شتێکم بەخوا لفکەمە کرد کراشمە چنی تەوەنمە کرد قالی و گرێمەمە کرد مەقارەمە کرد چی ئیش بی لە دنیا فێر بیم ئەکردم ئیستەیش ئەلحەمدللا تااقەتم هەیە بەس نەخۆشم شەکەرە و زەختم هێ ناتوانم جاران ڕەحم زۆر بی شایە بکریایە حتا هاوسیەکە نەڕواەن شایەک دۆڕەکەی نەهاورد حتا دەنگ براگانی نەکردایە کەس و کارەکەی نەکردایە شایی ناکرد ئیسە براتیش بێ شایەکەی خەوەرت نییە ڕەحم نەمەنیە ڕەحم نەمەنیە براگەم من خۆم لە زەنقڕ بیمارمان لە زەنقڕبی ئیسەش ماڕمان مەنیە لە زەنقڕ خانگەکانمان مەنیە لە زەنقڕ مار باوکم مەنیە ئەی چی بکەم براگەم چ قوڕێ بکەم من ئیسا یادەوەری ئەو ژیانە سادەیە هەرچەندێک جوان و چێژ بەخش بێت هێشتا کە بە کوچەکانی ئێستای گوندەکاندا گوزەر دەکەیت لە ناوچوونی ئەو زەمەنە و بارگرانیەکانی ئێستاد نیشان دەدەنەوە لە دەستدانی خاک گەورەترینی ئەو نەهامەتیانەیە کاکەیەکان بینیویانە و زۆری نەشی بە یاسا لێیان زەوت کراوە لە ئێستادا گەر ئامرازێک هەبێت بۆ بەدەستهێنانەوەیان ئەوە دیسان بریتە لە یاسا بەدەمە و بیرکردنەوەنەوە کۆڵانەکانی گوندی ڕزگاری گەیاندینیانە ماڵی پارێزەر شکار مەردان ئەو ڕۆژانە لە دادگاکاندا لە جەنگی گێڕانەوەی زەویەکانی نەک تەنیا کورد بەگرەهی پێکاتەکانی دیکەشدایە دوای ڕۆژێکی پڕماندوێتی لە ماڵەکەی خۆی پێشوازی کردین و وردەکاریە یاساییەکانی بۆشی کردینەوە ئێمە گەر کێشی باس کێشەی زەویزارەکان کاکەیی بکەین لەم سنوورە چی دێ کاکەی هەیە سنوورە لەگەل عەرەبە ئەنجا ئەو زەویانە وە دوو جۆر تعریب کرا لە کەرکووک وە جۆرێکی بە قەرار مجلس ثەورە 369 و جۆرێکیش قەرارات لجنەی شؤون الشمال تعریب عەشائیر عەرەبی ئەوەی کە مەلاکەکان بردیان لە ساڵ هەفتە دایان بە جوتیارەکانی کورد بە قەرار تەوزیع سەنە تەمریک ساڵ هەفتە حتا هەفتە و شەش دوای هەفتە و شەش دایان بە عەرەبی هاوردە لە وەسەط و جنوبەوە هێنایان بۆ ئەو دیانە کە نیشتەجێ بوون لە دێی کاکەیەکان دوای تەرحیل بوون کورد لە هەفتە و پێنج اینجا ئەوانەی کە کریا بە قەرارات لیژنەی شؤونی شیمال حەزام ئەمنیان دروست کرد عەشائیر عەرەبی سەکە ئەم شوێنە ئێمە کە دانیشتمانە عەشتە تێکیان هاورد کە بە ناوی قائد فەرقەی کەرکووک بی دایانە ئەو عەشرەت ئەو شەخصە دایانە نیشتەجێبی لەم دێی کاکەیە اینجا ئەوەی کە ئلغا بوو ئێستا لە دوای سقوط بوونی ڕژێمی بەعسەوە کە گەڕاینەوە بۆ ئەو دیانەی کە خۆمانتیاین ئەم شوێنەی مقاتعەی 36 کە گەڕاینەوە ئەمانە بە قەرار لجنەی شؤون الشمال بحزام ئەمنی عەشائیر عەرەبی بی ئەمیش چی ئلغای کردم قەرارات لجنەی شؤون الشمال لە قەرار 29 2012 ئەمانەی عامەی مجلس الوزەرا و لجنەی مادەی 140 کردان مەرزیان لە دستور عێراقی 2005 و تەفعیلش کریا لە 2007 کە هەیئەی داعاوی مولکیان دروست کرد لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ئەو عەرەبی هاوردانەی پاڵپشتی پارێزگای کەرکووک و لەگەڵ مدیر زراعی کەرکووکە گەڕانەوە دووبارە سکاڵایان تۆمار کرد لە دادگا لە دژی ئەم جوتیارانە ئێمە ئیسە تقریبەن چەند سکاڵایەکمان هەیە تقریبەن 4-5 سکاڵامان هەیە لە مقاتعەی 47 کە دی مەتیقە کاکەیە ئێمە توانیمانە و داوانە ڕەتکەینەوە چونکە قەراراتیان لجنەی شؤونی شیمالە ئلغابوونی قەرار لجنەی شؤونی شیمال کە ئلغابی بە قەراری 29 ئەمانەی عامەی مجلس الوزەرا 2012 دوای ئەو ساشکە لە 28 2023 نووسراوێک لە وزارەتی زراعەوە بۆ مدیری زراعی کەرکووک بۆ هەڵوەشاندنەوەی چی گریابەستی جوتیاری عەرەبی هاوردە هەیە بە قەرارات لجنەی شؤونی شیمال ئلغا بووە ئەمە وەکو قەرارات لجنەی شؤونی شیمال بەڵام قەراراتی مجلس قیادة ثەورە 369
ئەوە لە ڕێگەی پەرلەمانەوە ئەوێ هەڵبوەشێتەوە چکەمەوە قانونە ئەو قانونش کە قەرار ئستیملاکریا و عەرزانەی کە هەن مولکدارەکان بیکە ئستیملاکریا کرا بەناو وزارەتەکانەوە وزارەتی مالیە وزارەتی ناوت وزارەتی بەرگری بەناو ئیدارە مەحەلیە و محافەزەی کەرکووک ئەوانە کە کرا ناویانەوە کە کرا بە عەقد بۆ عەرەبی هاوردن 76 وەولاوە کە قەرار تەوزیع 107 ئێستا ئەوێ لە مەجلیس نووسەرا تەسویت لەسەری کریا بە تەوافقی سیاسی ئێستا لە پەرلەمانە ئەبێ پەرلەمان تەسویت لەسەری بکا و هەڵبوەشێتەوە بکڕێتەوە بە خاوەنە ڕەسەنەکان. لە چەند ڕۆژی گەڕانماندا لەو سنوورە بینیمان تاکەکان بە جیاوازی پیشە و پێگەوە بەو پەڕی تواناوە بە ئەرکی خۆیان هەڵدەستن. لە نزیک بوونەوەی ڕۆژەکانی کۆتاییماندا گەیشتی نەدوات خوبەکانی ناوچە کاکەیەکان لە گوندەکانی عەلوەت پاشا و شەشەکان و مام حەبەش ڕەشیدی کاکەییمان بینی. کاتێک بۆمان دەدووە بەردەوام خەیاڵ و نیگا و ئاماژەکانی لەو دی و هێڵی ئاسۆوە بوون. لەو خاکە زەوتکراوانەی ئومێدێک بۆ گەڕانەوەیان نەماوە. بەڵامەوەی لە هەمووان زیاتر ترساندبوویەوە بوو وێڕای هەوڵی بەردەوامی تاکەکان بۆ دەستخستنەوەی خاک و مافەکان بەهۆی ناکۆکی پارتە دەسەڵاتدارەکانەوە گەمە سیاسیەکان بەسەر یاسادا زاڵ بن و ئەوەشی توانیویانە بیپارێزن لە دەستی بدەن. ئێمەی کاکەی کەوا لەیرین ئەم وەزعمانەیە گەلێک قۆناغماندی وە شۆنێکە هەر زەرمەت بیمانە ئینجا ئەمانەوێ ئەم جارە ئەم هەڵبژاردنە هەژدەی دوانزە کورد ببێتەیەکێ و بەشکەم ببنەوە ئێمە تاکو ئێمە لەیرە یعنی بژێنەوە و زەرعات و عەرز و مەرزمان هەیە وایسە خەڵکانێک هەیە ناتوان بێنە سەری ئەشک ئەو کاتە بێنەوە سەری ئەگەر کورد لزومە بێتەیەکێ ئەگەر نەبێتەیەکێ نەبەنەوە ئەو مانیشە دەستە چێ و ئەویشە دۆڕێن. هەندێک لە گوندەکانی ئەم دەڤەرە تێکەڵ نشین بوون لە کاکەیی و عەرەب وە گوندەکانی شکوور جەیران و ئەلبوو محەممەد و عەرەب کۆیی. بە هاتنی داعش کاکەیەکانی شکوور جەیران و ئەلبوو محەممەد چۆڵیان کرد و تا ئێستاژ نەگەڕاونەتەوە. دەربازبوونی کاکەیەکان لە ئەو گوندانە لە دەستی داعش و هۆکاری نەگەڕانەوەیان تا ئێستا دوو چیرۆکی تەواو دژبەیەکن. چوینە لای مام نیعمەد لە شارۆچکەی داقووق و چیرۆکەکەی بۆ گێڕاینەوە. لە حوتی هەشت ئێمە پێشمەرە طبعا بە لە حوتی هەشتیش داعشەکان هاتن عەلەمیاندانە لەو لای دیەکەمانەوە بە 100 مەتر بەس بڵێم ماوەی 15 ڕۆژ 20 ڕۆژیش هەر خۆمان هین کرد لەورە گیر کرد وەڵا لە ئەخیرە گەیە حوتی هەشت ئیتر مەجبورمانیان کرد دەربچین. من هەر خۆم تایبەت کابرایەک عەرەب دەمامک خۆی داوی ماتۆر سوارێبی خۆرەکەش ئاوابی هاتە دەرگاکەمان وتی یاڵا دەرچن وتی دەرچنەوە تا داعشەکان لەبان مەشروعەکە چاوەڕێ ئێوەیانە. وەڵا ئێمە شترە هیچمان پێ نەکرا هەر مناڵەکانم کردە ناو سەیارەکەەوە دەرچوومان و هاتمان بۆ تاوە. برایەکم نەخۆش بوو لە ماڵ هەر جێمە ئەو شەوە لەگەڵ برا زایەکەم پێشمەرگەیش بوو ئیتر بەدی کوڕەکە بە بۆنەی براگەورەکەم ئۆلوێ لەگەڵ یا جێمان. وەڵای تر بیستما کە شەو زۆر محاولەیان کردی گوڕ پێشمەرگەکەش بخۆن داعشەکان بەڵام ماڵە عەرەبەکان لەوێ چەند کەسێک هەبوون باش بوو یارمەتیمانیاندا شارتویانەوە لە ماڵە بۆ ماڵ. ئیتر بە بەیانیشەوە هەم برا عەرەبەکانمان لەورە یارمەتیمانیاندا براکەم و برازاکەمیانی شاوردەوە بۆ تاوە. ئیتر هاتمان بۆ تاوە ڕامان کرد ئیتر ناتوانینی بگەڕینەوە لەبەر ئەوەی یعنی ئەو متمانەمانە نییە بە خۆمان ڕۆژەکەیش ڕۆژێکی خراپە شۆنەکەمانی زۆر دوورە لە تقریبا لە خوار داقووق و بەدا 12 کیلۆمەترە هیچ کەسێکشی تیان نییە یعنی کوردی زۆر کەمەتیای نییە و ناتوانین متمانەمان پێی نییە بگەڕین. بێمتمانەی مام نیعمەت و هاوگوندیەکانی لە گەڕانەوە دەگەڕێتەوە بۆ ئەو ماوەی پۆلیسی فیدراڵی لە ناوچەکە بوون. بە درێژایی زیاتر لە هەفتەیەک گەڕانمان بە دەڤەرەکەدا
هەمووان باسییان لە خراپی مامەڵەیان دەکرد لەگەڵ گوندنشینەکان و هەر ئەوانیش بڕیاری قەدەغەی هاتوچۆیان دەرکرد کە تا ئێستاش بەردەوامە. لە کۆتا ڕۆژماندا چوینە گوندی عەرەبکۆیی کە هێشتا تێکەڵە نشینە، بەڵام تەنیا 6 ماڵی کوردی تێدا ماوەتەوە، یەکێک لەوانە دایکی فاخرە. بەدەم چا خواردنەوەیەکەوە باسی سەردەمە جیاوازەکانی پێکەوە ژیانی بۆ کردین لە گوندەکەیاندا و باسی ئەو مامەڵە خراپەی کرد کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لەلایەن پۆلیسی فیدراالیەوە تووشی هاتوون و بووەتە هۆی ئەوەی عەرەبی گوندەکە دژایەتیەکی ئاشکرایی کوردەکانی بکەن. هەر لەو ماوەیەدا دەستێکی نادیار خانوەکەی خۆی و ماڵی کوڕێکیشی لە گوندی شالیار دەسووتێنن. ئەوە ژوا دەکات کوڕەکانی بەناچاری گوندەکان بەجێ بهێڵن و وێڕای مامەڵی باشی ئێستای سوپا هێشتا وەک مام نیعمەت و ئەوانی تر متمانەیان بە دۆخەکە نەبێت بۆ گەڕانەوە. دوای دەردەدڵ و هەڵڕشتنی داخێکی زۆر پوختەی قسەکانی لەبەر کامێرادا بۆ کردین. لەگەڵ عەرەبەوەیە کۆبیمان و فەرق و جیاوازی نەبوو، شای بیایە پێ کۆبیمان و شیوەن بیایە شایی بیایە شیوەن بیایە هەروە بیمان و ئیسە ئینەکە وای لێ هات بەرە فەرق و جیازیەکەن وەک جاران نەمامانە. لە دوای پرۆسی ئازادیەوە وەزعەکە بەرە خراپتر بوو، یعنی وتمان چاکە بێ سەیرەکەی هین خراپ بی. ئەرەوەڵا ئیتر فەرق و جیاوازیەکەن ئیساکە وەک جاران نەمانە. دوای 16 ئۆکتۆبەر پێشمەرگە نەما لە ئیرانە، کورد گشتی ڕۆیی نەمەن، ماڵیان فەرهود کریا و تاڵان کریا و ماڵ نەمەن، گشتی خراپە کریا ڕمیار گشتی تەواو. ئێستا 6 ماڵ منمانە لە ئیران. ماڵەکان ڕۆیشتن ئەرز و ئاوەکانیش ئارەب دەستی پێوەگردە و بڕۆشێت. خاستەن ماڵ خۆم پێشان هین لە ئەتحادی بوو لە ئیران. وها نەبوو، یعنی باش نەبوون لەگەلمانە. یەکێ میێوانێ باتە ئەوتیان بۆچی هاتێ لاتان چییە مەهاتیە؟ ئێستا ئەمان باشن، ئەمان هیچ تاقیب ناکەن. ناوەڵە ئێستا جێشەکە زۆر باشە لەگەلمانە، نەنگ ناکەن، هیچ دەنگ ناکەن و ڕێەکەن ڕەدەبن سەلامەکەن لێمان و خراپ نین، ینی لەگەلمانە ئەوان باشن. جێڕانەوەکانی دایکی فاخر و مام نیعمەت بەڵگەی حاشا هەڵنەگری ئەوەن. هەر کاتێک ستەم هەبێت مرۆڤەکان لە نشینگەی سروشتی خۆیاندا ئاشتەوایی کۆمەڵایەتی و پێکەوە ژیان دروست دەکەن بەبێ ئەوەی پێویستیان بە بانگەشە و ڕوتوشکردنی ڕاستیەکان هەبێت. هەر کاتێکیش سیاسەت و بەرژەوەندی هەبێت، ئەو کاتە هیچ شتێک نامێنێتەوە بە ناوی پێکەوە ژیان و ئاشتەوایی کۆمەڵایەتی، وێڕای ئەوەی کە چەند بانگەشەی بۆ بکرێت و چەند لێدوانی بێبنەمای لەسەر بکرێت. چونکە سەردەمی سیاست جیاواز لە سەردەمی دیموکراسیەت و دەوڵەتگەرایی، تیایدا سیاسیەکان خەریکی بەرژەوەندی ئابووری و ئەجەندای هەژمونگەرایی دەبن، بۆیە پێویستە کۆمەلگا پەرد بێت تاوەکو خۆیان زاڵ بن. دیارترین ناستامە بۆ سەردەمی بەعس بریتیە لە تاوان وستەم، لەوێدا کورد و عەرەب شایی و شینیان بەیەکەوە بوو. دیارترین ناسنامە بۆ سەردەمی داعش بریتیە لە تاوان وستەم، لەوێشدا سەرەتا پێشمەرگە کورد و عەرەبی بەیەکەوە پاراست و دواتریش عەرەبەکان نەک تەنیا کوردی مەدەنی بەگرە هەندێک پێشمەرگەشیان ڕزگار کرد. ماوەی نێوان سەردەمی بەعس و داعش لەگەڵ سەردەمی دوای دەوڵەتی خلافەت تاوەکو ئێستا و بێگومان دواتریش بریتیە لە سەردەمی سیاسەت، بۆیە کاتێک لەم نیشتیمانەیە دەژیت هەستەکەیت ئەوە دۆنادۆنی ڕۆحێکی تاوانکارە لە جەستەدا و باجێکی لە دۆزەخ قورستری لەسەر ئەم زەمینە پێدەدەیت. مەبەست، باوەڕ، شادمان، تاو با بڕێ.